بینەرانی عزیز ئەو کاتتان باش بەخێر بێنەوە بە بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی تر ئەم جارەیان لەگەڵ بەڕێز فەریبا محەممەدی ئەندامی دەستەی کارژێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و بەرپرسی کۆمیسیۆنی دەرەوەی وڵات قسە دەکەم کە تەمان هەوێ وەکو چالاکێکی سیاسی و هەسوڕایەکی سیاسی ڕای بەڕێزیان وەربگرین سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر بەخێر بێ خەتوو فەریبا محەممەدی بۆ ئەم گفتوگۆیە. سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و هەموو ئەو کەسانێک کە بینەر و گوێگریان وتوێژان. سپاسان دەکەم. ئێوە ئەندامی دەستەی کارژێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانن، هەروەک ئاگادارن و لەناو ڕووداوە سیاسیەکاندان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دۆخێکی ئاڵۆزان لە دیموکراتەکان دوولایەنن، کۆمەڵای ئێستا سێر لایەنە. دەمانەوێت پرسیار لەوە دەست بکەین بۆچی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دوای 40 ساڵ داگیرکاری لە دۆخێکی ئاوادا دەژین. بەداخەوە ڕووداوەکانی 40 ساڵی ڕابردوو کە خۆشتان ئاماژەتان پێ کردووە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ئەو دۆخەی کە بەسەر ئێران بەگشتی و بە تایبەتی بەسەر کوردستان ئازاڵ بوو، بالاخرە بارودۆخی بزوتنەوەی کورد و لە هەمان کاتیشا حیزبەکانی ڕۆژهەڵاتی گۆڕی لەبەرەوەی هەروەک هەمومان نەزانین دوای داگیرکاری کوردستان و یەک بە یەک شارەکان و دێهاتەکان و ڕژیمی کۆماری ئیسلامی دوای جیهاد و حملە بۆ سەر کوردستان پاشەکشەی بە حیزبەکان کرد و ئەمە تقریبا ئەگەر سەیرەکەیت دوای دەهەی 60 بەملاوە وردە حیزبەکان ناچار بوون کە لەو شوێن و جێگە و ئەو جغرافیایە کە خەباتی تێکەن و مربوطن بۆ شوێنە بەداخەوە دوورکەونەوە دابڕان لە خەڵک، دابڕان لەو شوێنە لەو جغرافیایە کە خەباتی بۆکەی بێگومان کاریگەری هەیە و ئەو حیزبانە وردە هەتا هات دابڕان لە کۆمەڵگای کوردستان بە معنای واقعیەکەی کە نەیانتوانی ئەو پەیوەندی کە پێشووتر دروستیان کردبوو بۆ نمونە کۆمەڵە لەسەر هەڵدانی خۆی لە ناو خەڵکە و بە هەمەتی خەڵک توانی ببێ بە حیزبێک کە لە ماوەیەکی زۆر کەمدا جەماوەرێکی زۆر بە دۆری خۆیان کۆ بکاتەوە. بەڵام کە دابڕا لە کۆمەڵگاکەی خۆی ئەمە هەمومان نەزانین و دواتر کە لە هەرێمی کوردستانیشان نیشتەجێ بوو کۆمەڵێک محدودیت هاتە پێشەوە، کۆمەڵێک نەیان نەتوانی ئەو شێوەیە کە پێشتر کاریانە کرد و خەباتیانە کرد ئەوە بە هەموو شێوەیەک ئاڵوگۆڕی بەسەرا هات. ڕەنگە ئەوە بۆ خۆیشی زۆر جێگەی پرسیار بێت، بەڵام لەبەر یەکەم چ لەبەر پاراستنی دەستکەوتی هەرێمی کوردستان و دواتریش ئەگەر ڕەخنەیان لێ بگرین عادەتکردن یا ئاسایی بوونەوەی ئەو بارودۆخە ئەمە وای لێ هات و لە هەمان کاتیشە لە بیرمان نەچێ ئەلبەتە هەتا هات ڕژیمی کۆماری ئیسلامی دڕندەتر پڕچەکتر و لە منتەقەکەیشە نەتەنیا لە ئێرانە لە منتەقەکەیشە توانی وەک هێزێکی دەستڕۆیشتوو و تێرۆریست بەهەرحاڵ ئەوانە هەمووی تەئسیری بوو لەسەر حیزبەکان کە بەو شێوەیان بەسەر بێت و ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ خودێ ناوخۆی حیزبەکان بێگومان دابڕان لە بزوتنەوە زۆر کاریگەری هەیە. ڕەنگە بە شێوازێک دەغدغەکان و مەسەلەکان ئاڵوگۆڕی بەسەراتێ. بەڕای من ئەوە پرسە ناوخۆیەکانی ژەگەر تواشای حیزبەکانەکەی ئەو جۆرەیەک کە لە کاتی خۆیان لە شۆڕەشاوە لە نێو بزوتنەوەی کە حیزب و کەسایەتیەکان دەرگیری شۆڕەش و خەباتەوەن کە دا ئەبڕن نۆعی شۆڕەش و خەباتەکان و حتا دەغدغەکانیش گۆڕانی بەسەراتێ دروستە ئێمە متعلق بە بزوتنەوەی خەڵکی کوردستانی، بەڵام خودی ئەو دابڕانە ئەو دووریە و زۆر جار ئولگو وەرگرتن لە باشوور کاریگەری هەبووە کە ئێمە بەهەرحاڵ بەو شێوەیە کە لە سەرەتاوە حیزبەکان چه کۆمەڵە چه دموکرات هاتنە مەیدان و تەئسیریان بوو بە تایبەت لە ساڵی 57 وردە ئەو تەئسیراتیان تا ڕادێک لاواز بوو. زۆر باشە، ئاماژەت زۆر بە بابەتی گرنگ کرد. ئایا ئەم دوورکەوتنەوە لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم دووبەرێکی و پرسی جیابوونەوەی حیزبەکان نییە؟ واتە ئەگەر حیزبەکان لە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەیان ڕەنگە وەزعەکە بەو شێوازە ئێستا نەبووە؟ بێگومان ئەگەر تواشای ساڵی 57ەکەیت زۆر جار خەڵک و هێزی خەڵک و داواکاری خودی بزوتنەوەکە ئەهرۆمی فشار بۆ لەسەر حیزبەکانە کە نەتوانن ئەو بەو شێوەیە کە ڕەنگە
کەسێک یا کەسانێک پیان خۆش بوو یان ویست جۆرێکتر کارکرد یا خەباتکەن نیان نتوانی. بێگومان تەسیری هەیە کاتێکە لە بزوتنەوەیەکدا ئەبڕی کە ئەو بزوتنەوەی لەو کاتا بزوتنەوەیەک بوو ئەکتیڤ زیندوو و داخوازیەکانی ڕوون بۆ بەرچاو بوو، ئەمە تەسیری هەیە لەسەر حیزبێک کە بەردەوام خۆشی لەو کۆمەڵگا تەغزیاکات. ئێمە ئەگەر دابڕین دروستە خودێ بزوتنەوەکە هەرماوە. بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان قەت لاواز نەبووە، ڕەنگە لەبەر هێرش دیکتاتۆری خەفەقان بۆ ماوەیەک ڕاکت بووە یا بێدەنگ بووە یان بە شێوەی نهێنی زیاتر خۆی دەرخستووە یا بە شێوازەکانی تر، بەڵام بزوتنەوەی کورد هەمیشە لەو بەشەی کوردستانە ئەکتیڤ بووە و بوونی هەبووە. بەڵام ئەم پەیوەندی نێوان حیزبەکان و ئەوان هەرچەند واقعیت ئەوەیە کە بەردەوام حیزبەکان هێز لە کۆمەڵگا وەرەگرن و کاتێک کە هێزیش لە کۆمەڵگا وەرەگرنەوە تاسیری هەیە لە سەریان و هەر متعلقن بەخۆشیەوە یەکێک ئەتانین بڵین یەکێک لە خاڵە هەرا بەهێزەکان کە حیزبەکان ئەتوانن تا ئێستێش کەڵکی لێ وەرگرن ئەوەیە کە لە کۆمەڵگای کوردستان هێشتا کۆمەڵگایەکی تەحەزب یافتە، هێشتا باوەڕیان بە حیزبەکان هەیە، هێشتا حیزبەکان قسەی یەکەمەکەن سەرڕای هەر ڕەخنەوگلەی کە هەیەن بێت. بەڵام خودی ئەم دابڕانە کردینە ناو واقعەکە بێگومان تاسیری هەیە. تۆ ئەگەر تواشاکەی دەغدەغەکانی حیزبەکان وردە وردە ئەو جار ئەبێ بەوەی کە بەشێکی کێشەی دەسەڵاتە، بەشێکی شێوەی ڕێبەریکردنە و ئەبینی نوعی سیستمێک ئەمڕۆ لە کەمپەکان لە ئوردوگاکانە هەیە. ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر حیزبێک کە لە شوێنێکە ڕاکتە مێنێت و ئەو جۆرەی کە پێشووتر ئەکتیڤ بووە خەباتی کردووە چوارچێوەی دەسەڵاتی بچووکە بێتەوە. دروستە هەر حیزبێک سێ بەشی زۆر گرنگی هەیە لە تەشکیلاتی خۆیان، بەشی ناوخۆ کە زۆر زۆر گرنگە هەموو حیزبەکان هەیەنە تەشکیلاتی نهێنی خۆیان و ئەمە هێزی سەرەکیە. بەشی دووهەم کە هێزی پێشمەرگەیە کە ئەمیش هەرگۆڕانی بەسەرا هاتووە، ئەو هێزە پێشمەرگە کە سەردەمانێک پارێزەری خەڵک بوون ناوچەکە گیانیان فەدا کردووە، ئێستش هەر هەمان هێزە، بەڵام ئەم هێزە دابڕاوە لە خەڵکەکەی لە شوێنێ نیشتەجیە کە من زۆر جار خۆمەڵم لە نێوان شاخ و شارە گرفتارە و بەشێکی تریشی کە هێزی دەرەوەی وڵاتە کە ئەم هێزش هێزێکی یەکجار بەرچاوە کە بەداخەوە لە 40 ساڵی ڕابردوو بەشێکی بەرچاو لە کادر و ئەندامانی حیزبەکان ناچار بوون ڕووکەنە دەرەوەی وڵات. بۆی ئەم سێ ئەرسە هەتا ئێستش هەر زیندووە هەر هەیە، بەڵام ئەوەی کە ڕاستەوە خۆ ئێمە خەریکی قسە لەسەر بزوتنەوەی خەڵکی کوردستانەکەین بێگومان تەنیا کێشە لە حیزبەکان نییە، زۆر ئاڵۆگۆڕ لە ناوچەکە خودی حکوومەتی هەرێمی کوردستان، خودێت ئاڵۆزبوونی ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان، پرسی کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەو دوژمنانەی یا ئەو داگیرکارانە ئەوانە هەمووی تەسیری هەیە و لە هەمووی گرنگتر هەتا ئێستش کوردی ڕۆژهەڵات نەیتوانیوە لە دەرەوەی خۆی ئەو جۆرەی کە بتوانێت بەهەرحاڵ پشتیوانەیەکی نێونەتەوەی بەهێز بەدەست بێنێ. ئەزمموی هەرێمی باشووری کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو چ کاریگەریەکی لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بەو پێەیە کە حیزبەکان لە باشووری کوردستان نیشتەجێن، هەروەک ئاماژەمان پێکرد ئێستا دابەش بوون بەسەر چەند لایە. ئایا ئەمەش یەکێک لە کاریگەریەکانی ئەم دابەشکاریەیە ئەزمموی هەرێمی باشووری کوردستان؟ ڕەنگە تۆزی دووریش بێ لە ئەنسافەوە لەبەرەوەی ساڵانێکی دوور و درێژە حیزبەکانی ڕۆژهەڵات لە باشوور نیشتەجێن. ئێمە سەرڕای هەر ڕەخنەیەک کە هەمان بێ لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەوە یەک واقعیەتە کە هەتا ئێستا تەنیا دەستکەوتێک بووە کە ڕۆژاوایش هاتووەتە سەری، بەڵام ئەو جیاوازی خۆی هەیە، بەڵام دەستکەوتێک بووە کە بەلای هەموو تاکیکی کورد بە تایبەت کوردی ڕۆژهەڵات زۆر زۆر گرنگ بووە. هەر کامێ ئەسان پەیوەندیەک لە نێوان خەڵکی ڕۆژهەڵات و باشوور هەیە و پەیوەندیەک لە نێوان حیزبەکانیش هەیە کە ئەم پەیوەندیە بەخۆشیەوە هەتا ئێستا ماوە سەرڕای هەر کەم و کۆڕی ڕەخنێ و کێشەگەلێک کە هاتووەتە بەرەوە. بۆیە بێئینسافیە کە ئێمە بەردەوام لە هێز و پشتیوانی خەڵکی باشوور و ئەوانەی بێگومان کاتی خۆی لە هێز و هەتا ئێستش لە هێز و پشتیوانی بزوتنەوەی خەڵکی ڕۆژهەڵات بەشدار بوون، ئەسان بە جۆرێ هەستەکەی تێکەڵاو بوون
لە باشوور ئەگەر ڕووداوی ڕوەدا ئەوە من ناڵم پارچەکانی تروانیە بەڵام ئەوەی کە زیاتر ئازاری پێوە بینێ ئەگەر ڕووداوێکی ناخۆش بێ ڕۆژهەڵاتە و ئەگەر خۆشیەک ئەبێت ئەوە لە ڕۆژهەڵاتە دیسان پێشاگەشکا بێ ئەوە کەمترە لە باکوور و ڕۆژاوە ئەمە نیشانەدا کە ئەم دوو بەشە بەنا بە زۆر مەسائلی سیاسی جغرافی و کۆمەڵایەتی پەیوەندیکی قوڵیان هەیە بەیەکەوە و لەم ماوەیشە کە حەز ناکەم لە بەحسەکە دوورە کۆمە کە لەم چەند ساڵێشە حیزبەکان لە باشوور نیشتەجێ بوون بەرحاڵ چ لە باری ماڵیەوە و چ لە باری تەنانەت معنەویشەوە ئێمە تەغزیە کراوین لە باشوور و ئەمە بێئینسافیە ئەگەر ئێمە هەموو ڕەخنەکان خێنە سەر ئەوان بەڵام بێگومان تاسیری بووە و ئەمە ئەم ڕەخنەیە ئەگەر ئەگرین ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ خودی حیزبەکان و ڕێبەری حیزبەکان چۆن حزبی دەسەڵاتدار جیاوازە لەگەڵ حزبێک کە هێشتا لە تاراوگەیە و ئۆپۆزیسیۆنەوە خەباتەکە لاسایکردنەوە لەوان یا ئولگوبەرداری لەوان من زۆر جار ئەڵم ئەمە کۆسپێکی هەرە گەورە بوو هەتا ئێستا لە بەردەم ئێمەدا. زۆر باش ئاماژەت بە پەیوەندیە مێژوویەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کرد لە نێوان حیزبەکان و لە نێو خەڵکیشدا بەڵام ئەو جۆرەی کە باسی لێوە دەکرێت دەگوترێ ئەو قوربانیی کە خەڵکی ڕۆژهەڵات و حیزبەکانی ڕۆژهەڵات بۆ باشوور داویانە باشووری کوردستان ئەو دەورەی بۆ ڕۆژهەڵات نەبوو چەندە لەگەڵ بابەتە هاوڕێ من ئەڵم ئاڵۆگۆڕەکانە بێ لە بەرچاو بگرین بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەو وەزعەی کە هەردوو حزبی سەرەکی لە باشوور هەیەانە بەداخەوە ئاڵۆزبوونی ناوچەکە و بەهێزبوونی بەداخەوە دیسان ئەڵم دوژمنانی گەلی کورد بە تایبەت دوو داگیرکەری ئەسڵی ئەویش کۆماری ئیسلامی و ڕژیمی تورکیەیە ئەمانە کاریگەریان هەیە لە ناوچەکە ئەمانە گەرەکمان بێ یا گەرەکمان نەوێت کاریگەریکی یەکجار زۆریان لەسەر هەموو مەسایلی سیاسی و ناوخۆی ناوچەکە و بە تایبەت هەرێمی کوردستان داناوە و بە جۆرێک هەرێمی کوردستان و حیزبەکانی بەو شێوەیە کە پێشووتر ئەو پەیوەندی هەبوو لەگەڵ ڕۆژهەڵات و حیزبەکان ڕەنگە نەوێرن نەتوانن لەبەر مەسایلی دیپلۆماسی ناوچەکەیش ئەمە بەرحەڵ دابڕانی بەسەردا هاتووە بەڵام من هەست دەکەم پەیوەندیەکە لە ناو خەڵکە هەروەکو خۆیە یعنی ئەو پەیوەندیە هیچ حیزبولایەنە ناتوانێت دای ببڕێ یا لیان دوور خاتەوە بەڵام بێگومان وایە ئێستا باشوور لە بارودۆخێکی زۆر تایبەتە وەستاوە بارودۆخێک کە ئەتوانێت یان درێژە با بەم دەسەڵاتی خۆی و سەربەرز بێتە دەرەوە وەک ئەزمونێک کە بۆ هەمومان وەک دەستکەوتی کە بۆ هەمومان گرنگە و یا ئەتوانێت بە فشارێک کە لە منتەقەکە و ڕژیمە داگیرکەرەکان و تەنانەت خودی عێراقیش هەسی لەسەری ئەمە ناچاری کە جۆرێتر هەڵوێست بگرێ یا بە ئاقارێکی تر بچێت کە ئەمە بێگومان بە زەرەری هەمومانە بۆیە هەرێمی کوردستان بە هەموو ڕەخنەیەک هەمانە لێ ئەم دەستکەوتە ئەبێ بە هەمومانەوە بیپارێزین بۆیە ئەگەر ئێستا لەبەر شرایط و بارودۆخی سیاسی ناوچەکە و تایبەتی تر لە خودی هەرێمی کوردستان ئەمە لە نێوان حیزبەکانە ئاڵۆز بووە یا نادیار و ناڕۆشنە و زۆر جا لەژێر پرسیارە بەڵام من پێم وایە پەیوەندی لە نێوان خەڵکی باشوور و ڕۆژهەڵاتە هەر ئەو پەیوەندیە بەهێزەیە کە پێشووتر هەبووە پێم وانی ڕەنگە لە ڕۆژهەڵات تایبەتمەندی خۆی هەیە ڕۆژهەڵات هێشتا لەژێر چەکمەی داگیرکەراندایە ڕۆژهەڵات هێشتا بزوتنەوەی کە مەسەلەی کورد گرینگە بۆی وای لێ نەهاتووە کە لە باشوور ئێستا جۆرێکە کە هەموو خەتاکان ڕەنگە هەڵگەڕنەوە بۆ ئەوە کە دەسەڵاتی کوردی هەیە و ڕەنگ کەسانێک بێن لەمەش سوءاستفادەکەن و کەڵک وەربگرن کە بەڵێ ئەوە دەسەڵاتی کوردی دێچی کرد نازانم شۆڕش بوو بەچی بەڵام هێشتا لە ڕۆژهەڵاتە عەکسی ئەوەیە بۆیە ئەگەر لە باشوور خەڵکەکە بە جۆرهایەک ناومیدن لەو شۆڕش و خەبات و قوربانی دانەی کە دەستکەوتەکەی بووە بەمە بەڵام بەعکسەوە لە ڕۆژهەڵات هێشتا بزوتنەوەیکی ئەکتیڤ هیوا بە دوا ڕۆژ و جۆرێکی ترە یعنی ناتوانانی ئەمانە بەیەکەوە مقایسەکەی بەڵام بێگومان مناڵم هەر خەڵکەکە ئەو پەیوەندیان هەر هەیە بەڵێ بابینە سەر دۆخی ئێستا حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کۆمەڵەکان بۆ پێی کە تۆ ئەندامی دەستی کارژێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئایا سێ ناو بە ناوی کۆمەڵە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە
بەداخەوە ما خۆی کێشەیەکی هەرە گەورەیە کە مێژوویەکی پرشنگدار کە کۆمەڵە یا هەر حزب دموکراتیش بێگومان هەیەی ئەم مێژووە هیچ کە حازر نیە دەستبەرداری بێت. مێژووێک کە هەزاران شەهیدی داوە، مێژوێک هەزاران قوربانی و برینداری داوە، مێژوێک کە پڕە لە دەیان دەرسی خۆڕاگری و بەرخۆدان و فیداکاری کە نەتەنیا ئەو کەسانە یا ئەو مەجموعە کەسێک کە لە ڕێزەکانی حیزبەکانە ئەندام یا پێشمەرگە بوون، بەڵکو خەڵکی کوردستانیش ئەگەر ئێستەیش تواشەی خەڵکی کوردستانەکە یا ئەو پەیوەندیان ماوە، بەشی هەرە زۆری ئێمە لەگەڵ نۆستالژی ئەژین، بەشی هەرە زۆری ئەو مێژوەیە کە خەڵک بەوە ئەژین، هێشتا نەسڵە تازەکەیشمان خەریکە بەوە ئەژی، بەو ناوانە، بۆ بیرەوەریانە، بۆ خۆڕاگریە. بۆیە ئەم دەستهەڵگرتن لەم ناوە هەموو کەس بە مافی خۆی ئەزانێت. من پێم وایە کەس نییە دیاریکە کە بڵێ تۆ زیاتر خەباتت کردووە حەقت نییە یا ئەو حیزبە دایکە. من وای نابینم، لەبەرەوە کۆمەڵێک حیزب ئەبزارێکە بۆ خەبات، کۆمەڵێک ئینسانن کە بە دۆری یەکە بڕیاریان داوە کۆبنەوەوە حیزبێک دروستەکەن و خەباتەکەن و بەرحاڵ ئەیوەنە پێشەوە. ئەمە لە ئێستادا تقریباً چارەسەر بووە، پێشووتر زۆر کێشە بوو. پێشووتر لە ئەوایلەوە مەسەڵەن جیابوونەوەی یەکەم کە ڕوویدا ساڵی 2000 ئەوە بۆ خۆی کێشەیەک بوو، زۆر هەردوو لایەن حساسیەتیان هەبوو، لە نێوان خەڵکیشە ئەوە هەبوو. بەڵام دواتر وردە ئاسایی بووە و کە نازانم ئاسایی بوونەوەکەی ڕەنگە باشیش نەبێت، بەڵام کە لە 2007 کۆمەڵی زەحمەتکێشان جیابێتەوە کە ئێستا بێ بەسێ کۆمەڵە تقریبا ناوەکان بە پاشکەوت و پێشکەوت دیارە ئینیان هەیە، جیاوازیان هەیە، بەڵام هەرسێکیان کۆمەڵان، هەرسێکیان ئیدعاین ئەو مێژواکەن و هەرسێکیان خاوەنی ڕابردووێکن. بەڵام جا ئەوە کێشەیە من ئەڵم داهاتوو چۆن بڕیارەدەن، داهاتوو هەڵویستی ئەم حیزبانە هەرکەم لەم کۆمەڵانە زۆر گرنگە لە داهاتووی کوردستانە. لە ئێستاوە چه بەرنامێکیان هەیە؟ ئایا ئەیانەوەی هەر بەو شانازیەوە بمێنن؟ من ئەڵم ئەبێ بە کێشە، بێگومان تەنیا شانازی و مێژوو ناتوانێت ئێمە بەرەو پێش بە. ئایا ئەم کۆمەڵانە لەگەڵ ڕووداوەکانی ئەمڕۆدا، لەگەڵ خواست و داواکاریەکانی خەڵکی کوردستان خۆی تازە کردووەتەوە، نوێ بووەتەوە، ئابدێت بووە و بەرنامەی چییە؟ بۆیە بەرنامەی ئەم حیزبانە هەڵسوکەوتیان و کردەوەیان چ لە ئێستا و چ لە داهاتووە من پێم وابێ ئەوە زیاتر ئەتوانێت کۆمەڵی ڕاستەقینە دەربخانە ئەوەی کە ئێستا ئێمە بین ئەم کێشەیە بکەین کە وتم ئێستا وە کەم ڕەنەوە بۆتەوە وەکو جاران نەماوە. تقریبا پەیوەندیەکانی هەر سێ لایەنیش من هەستەکەم زۆر ئاسایی بۆتەوە و حساسیەتەی کە پێشووتر هەبوو نەماوە و ئەمانە جێگەی خۆشحاڵی. زۆر باشە، ئەگەر باز لەوە بکەین زیابوونەوەی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە لەو سەردەمەدا لە ڕووی استراتیژی و بەرنامە و پرۆگرامەوە بۆ زیابوونەوەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لەلایەنی شۆڕژێر لەسەر چه ئەساسێک بووە؟ زۆر جاران پرسیارە ئاکرێت کە زۆر کەس پێ وایە ئەساسەکە سیاسی نییە، زیاتر کێشەکە کێشەی تشکیلاتی و زۆر جارێک ئەڵەن دەسەڵات بووە. بەڵام من خۆم کە لە هەردوو جیابوونەوەکە بەشدار بووم، جیابوونەوەی یەکەما ڕەنگە ئەو جۆرەیەکە یعنی مێژوویەکی دوور و درێژم نەبوو بێت، بەڵام من خۆم بەرحاڵ وەکو تاکێک کە لە کۆمەلگاوە پەیوەست بووم، هاتووم بووم بە پێشمەرگە، هەر ئەو کات زۆر زوو بڕیارمدا کە حیزبی کۆمونیست بۆ من نە هەدەفە و نە بۆنەی حیزبی کۆمونیستەوە من ئەم ڕێبازم هەڵبژاردووە و پێم وایە ساقبوونەوەی کۆمەڵە من هەرچەند ڕەنگە وتم لە چاو خەڵکانێکی تر کە مێژوویەکی دوور و درێژیان من تازەتر بوو، وەکو ئەو نەسڵەی خۆم ئیدعامانە کرد کە بەڵێ ئەبێ کۆمەڵە ساق بێتەوە، پێویستە کۆمەلگای کوردستان پێویستی بەوەیە کە ئێمە بچین. بۆیە ئەوە ئەساسێکی هەبوو کە ئێمە ئەبێ وەکو کۆمەڵە خەبات بکەین، چیتر ئەم چەترە لەسەر خۆمان لابین، ئەم ناوەزلە لابین و ساق بینەوە. لە ساڵی 2007 کە بەرحاڵ منیش وەک ئەندام و کادرێکی ئەو حیزبە خاوەنی بەرحاڵ ئەزمونێکی تایبەتی تر بوو،
بەداخەوە کۆمەڵی گیرۆگرفت هاتە پێشەوە کە ئەم گیرۆگرفتانە ئەتوانێت سیاسی و یا تاڕادێک هەندێک تاکتیکی سیاسی کۆمەڵی شۆڕشگەر و ڕێبەری و بە تایبەت دەفتەری سیاسی ئەو کات من پێم وایە جێگەی ڕەخ نەبوو و لەلایەن تەشکیلاتەوە و لە خود ناو خودی ڕێبەریشە کە دواتر ئەوانە پلاتفۆرمێکیاندا دەرەوە بە ناوی پلاتفۆرمی چاپسازی جێگەی ڕەخ نەبوو، ڕەخنەی زۆرمان هەبوو کە لە زۆر مەسائل لە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی نێونەتەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ زۆر لایەنی ئێرانی لەوە بیگرە تا خودی ئەوەی کە ئێمە ئەو بڕیارەی کە ساڵی 2000 دامان بوو ساقبوونەوەی کۆمەڵە زیندووکردنەوەی کۆمەڵەوە چوونە سەر من لەگەڵەوانیم کە ئینسان هەڵگەڕێتەوە بۆ مێژوو چۆن تۆ لە مێژوو دەرس وەرەگری قەرار نیە ئەگەر جیابوویتەوە و تۆ کۆمەڵە ساقەکەمە بچیتەوە بۆ ئەو کۆمەڵی ساڵی 57 نابێگومان وانە لەبەرەوە کۆمەڵە گۆڕانکاری دێتە پێشەوە کە لە فکر و ئیدەیشە ئێمە گۆڕانکاریمان بەسەرا هاتووە بەڵام ئەو بەڵێنێکە دامان وردە وردە ئەمە خەریک بوو فەراموش شەکرا و ئێمە نەمانتوانی ئەو تەشکیلاتە یا ئەو ڕوئاوەریە من بۆ خۆم شاهدم لە ساڵی 2000 بەتایبەت 2 ساڵیش لە فێرگە کارمە کرد ڕوئاوەریکی یەکجار زۆر بوو لەلایەن خەڵکی کوردستانەوە تەنانەت لە حیزبەکان تریشەوە من خۆم زۆر باش لەبیرمە کە مەسەڵەن پەلێکمان هەبوو ئەگەر 40 کەس بوو 20 کەسی بۆ نمونە لە حیزب دموکراتەوە هاتبوو یعنی ئەمە نیشانیەدا کە ئەم تەأسیری هەبوو جیابوونەوەی کۆمەڵە و لە ناخۆوە خەڵکێکی یەکجار زۆر لە بەشی نهێنی ئێمە لە بەشی ئەلانی ئێمە لە دەرەوەی وڵات پەیوەست بوون بە ئێمە چەندە توانیان لەم هێزە ئیسفادەکەن و ببێ بە پتانسیێلێکی زۆر بەهێز و ئێمە بتانین بەهەرحاڵ کۆمەڵە و بزوتنەوەی کوردی پێ بەهێزکەین بەداخەوە ئەمە زیاتر بوو بە ململانێک لە نێوان ئەتەیم بڵین دەفتەری سیاسی ئەو کات زیاتر و هەندێک هەڵەیان دروست کرد کە وتم ئەتانین بڵین ناتوانین بڵین بە تەواوی کێشەکان ئەوەندە سیاسی نەڵم هەندێک تاکتیکی سیاسی کە ئەو کات ئەیانگرد دەبەر کە ئێستا جیاوازیەکە زیاتر دەرەکەوێ من پێم وایە ئێستا گەر سەیریکەی بە هەموو ئەوەی کە ئێمە نقاط یا خاڵی هاوبەشمان لەگەڵ کۆمەڵی شۆڕشگەر هەیە بەڵام لە زۆر جێگا دیارەکە خاڵە جێ مناقشە و جێ قسە و باسەکانی ئێمە چییە بەڵام ئەوەی کە زیاتر تەأسیری بوو بێگومان بەشە تەشکیلاتیەکەی بوو بێگومان ئەو جۆرەی نەیانتانی ئەم ڕێبەریە ناکارامەبوونی ئەم ڕێبەریە لە ئیدارەکردنی هێزی نهێنی و علەنی و دەرەوەی وڵاتی خۆی و ئەمە تەأسیری بوو وردە ئەگەر ڕەخنێک یا ئشکالات یا جیاوازی گەلێکمان بوو لە نێو خودێ بەدەنەوە لە نێو ڕاهبەریە لە چۆنیەتی هەڵوێستە سیاسیەکانمان و لە چۆنیەتی کاروباری ناوخۆیدا وردە ئەمە زەق بووەوە کە بەداخەوە بوو بەوەی کە جیابوونەوە ڕوودات. زۆر باشە بە هەر باسی کۆمەڵەکان نەکەین و باسی لایەنەکانی دیکەش بکەین ئەگەر ناوەندی هەوکاری حیزبەکانی کوردستانی ئێران وەکو محەکێک چاو لێ بکەین ئەو حیزبانی کە لەو ناوەندە بەشدارن دوو لایەنی کۆمەڵە و دوو لایەنی دموکراتن لە ئێستادا پێشتر سازمانی خەباتیشتان لەگەڵ بوو بەڵام هاتە دەرەوە ئەو چوار لایەنە باوەڕیان بە سیستمی فدرالی بۆ داهاتووی ئێران هەیە ئاماژە بەوە کرد کە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان جیاوازەیەکی نییە لە ڕۆی پرۆگرام و بەرنامە ئەوانەوە بەڵکو دەهێویست بەرنمەیەکی جیاوازتر بێنێتە گۆڕێ لە چاو کۆمەڵی شۆڕژێر بەڵام ئێمە دەبینین ئێستا دوو لایەنی کۆمەڵە و دوو لایەنی دیموکرات لە ناو سیستمێکدا لە نێو ناوەندێکدا کاری سیاسی دەکەن کە لەسەر کۆمەڵێک ڕێککەوتن کە پێشتریش لە ناو یەک حیزبدا باوەڕیان پێ هەبووە و سەردەمێکە کۆمەڵە کاری سیاسی کردو و کاتێککە حیزبی دموکراتی کاری سیاسی کردەوە یەک حیزب چوار لایەن بەو چوارنێوە چۆن دەتوانن سەرکەوتوو بن خودی ناوەند بەڕای من هەتا ئێستا کە من بۆ خۆمێکی لەوانم زۆر ڕەخنەم لێ هەیە بەڵام هێشتا بە دەستکەوتێک ئەیبینم بۆ لەبەرەوە لانیکەم چوار حیزبی بۆ قەناعەتە گەیاندووە کە ئەبێ بەیەکەوە هاوکار بن ڕەنگەم هاوکاریە زۆر چوارچێوەکەی بچووک و بەرتەست بێ بەڵام لانیکەم خودی ئەمە ئەتوانێت بەجێ ئەوە هەر حیزبێک لەسەر ئێمە ئەم حیزبانە هەمویان خاڵی هاوبەشیان زۆرە
یەکەم خاڵی هاوبەشیان مەسەلەی کوردە و ئەمە گرنگترین خاڵە بۆ هەر لایەنێک وە کاتێک کە تۆ لە دەوری ئەمە کۆبیتەوە چارەسەری مەسەلەی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیتر کۆمەڵێک ئەتوانێت خاڵی تر لە دەوری خۆیان کۆکاتەوە کۆمەڵێک هاونەزەری و هاوفکریش دروستکە بۆیە ئەم ناوەندە توانیویە ئەمە دروستکە لانی کام ئەگەر هەر هەموو لایەنەکانی تریش من بەداخەوە ئەڵم ئەستێش مەسەڵەن ئەو پرسیارە بێت لە لایەنەکانی تر بکرێت کە بۆچی مەسەڵەن حیزبی کۆمۆنیست خەبات نازانم پارتی ئازادی هەر لایەنێکی تجایزە خەتاکە ناوەندی ڕۆژهەڵاتە یا ئەوانە ئەوە بمێنێ بەڵام مادام هەمومان خۆمان بە خەباتکار و حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان دانین و گرنگترین مەسەلە پێم وایە یا ئەوەی کە زیاترین هێز بەخۆیەوە داگیرەکە زیاترین فکر بە دەورخۆی و جەمەکات و مەسەلەی چارەسەرکردنی کێشەی نەتەوەیە دێ بۆچی ئەوانی نەناویە خۆ لەگەڵ ئەمە لە هەمومان هاوفکرێنی تر هەمومان پێمان وایە هەموو حیزبەکان مەبەسمە ئەبێ چارەسەری مەسەلەی ملیکین لە کوردستانە دی ئەم چارەسەرە چۆنە ئێمە هەر کامێکمان لاقەت چوار لایەنی داوای فدرالیزمەکە لایەنێکی جۆرێتر بیرەکات و لایەنی داوای سەربەخۆییەکە بەڵام خاڵەکە هاو بەشە جا مەبەستم چییە مەبەستمەوەی خۆ خودی ناوەند توانی ئەم چوار حیزبە بە دەوری یەکۆکاتەوە لە بۆنە و شوێنە بۆنە تایبەتەکانە لانی کەم ڕاگەاندنی هاوبەش بدەن چوار قسەی هاوبەش بکەن بە یەکەوە کۆ ببنەوە ئەمە خۆی دەستکەوتێکە من ئەڵم کەمە لاوازە بەڵام ئەتوانێ پەرێ پێبێت ئەتوانێ پەرێ پێبێت جا بۆیە ئەمە کێشە نییە بە نەزەر من ئەم چوار حیزبە بۆ چەهانێنە اتفاقاً زۆر گرینگە ئەتوانێت لە داهاتووە هێزی پێشمەرگە ڕێ بخا لە هەر ئاڵۆگۆڕێکا کە لە کوردستان و لە ئێرانە بێتە پێشەوە ئەم چوار حیزبە لانی کەمی تر ناتوانن مێژوویەک یا ئەو مێژووە ڕەشە کە پێشووتر هەبووە شەڕی ناوخۆیی کە هەمومان بەهەرحاڵ وەکو خاڵێکی ڕەش چاوی لەکەین لە بزوتنەوەی کووردا ئەمە ڕوونەدا لاقل هەر شتێ هاتە پێشەوە هاودەنگ بن یان بۆ نمونە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە ئەو ماوەیە کە قسە لەسەرەوە کرات کە ئەیانەوێ مۆزاکرە بکەن لانی کەم وەکو چوار حیزب قساکەن ئیترەوە نیە حیزبێک زۆر جارێ ئەمە کێشەکەمانەوەی ئەوە لە ڕابردووە خەتای حیزب دموکرات و یا کۆمەڵە بوو ئەوە نازانم چی بوو بەڵام لە ئێستادا ئەم چوار حیزبە ڕەنگە هەڵەیشکەن ئاساییە بەلای منەوە بەڵام گرنگەوەی ئەم چوار حیزبە لانی کەم لە نێو ئەحزابی کوردستانە کەم لەخرە ئەمانە بەشێکی هەرە سەرەکین نابی ئەوەش لەبەر چاونەگرین ئەم بەشە سەرەکیە ئەم چوار لایەنە لەخرە کە بەشی یا قورسایەکی زیاتری بزوتنەوەی کوردستان هەن ئەمە بەیەکەوە بلەخرە بڕیارەدەن بەیەکەوە کارەکەن بۆیە من خاڵی مثبەتیە بینم بە دەستکەوتێکی هەتا ئێستا گۆرەیە بینم بە مەرجێک ئەم ناوەندە واقعاً بتوانێت ببێ بە ناوەندێک کە هەم خودی کۆماری ئیسلامی بزانێت لەگەڵ یەکگرتووی لەم حیزبانە ئیتر ناتوانێت وەکو جاران مەسەڵەن بە هەڵس و کۆتکە بەڵکو ئەمە ناوەندێکە ئەگەر پێشووتر لە چەند ساڵی ڕابردووە هەر کامێکیان بە لاوازی دەرکەوتون بەڵام ئێستا چوار لایەنە پێکەوە قساکەن پێکەوە بڕیارەدەن پێکەوە کاری ڕەنگە هەندێک کاری هاوبەشکەن بەڵام بە مەرجێک لە داهاتوویەکی نزیکە بتوانن هێز و فەرماندەیەکی هاوبەش دروستکەن کە لە ئەگەری هەر گۆڕانکاری کە ئەوان بتوانن پێکەوە بڕیار بن و هێزی پێشمەرگێکی هاوبەشیان بێت دوو بتوانن لە دەرەوەی وڵاتیان یەکدەنگ هەندێک کار بکەن ئێمە من بۆ خۆم یەکێک لە ڕەخنەکان کە هەمە وەک کەسێک لە دەرەوەی وڵاتە کارەکەم بەڕاستی هەتا ئێستا ئێمە وەکو چوار لایەن نەمانتوانی و لە زۆربەی وڵاتانە یەکدەنگ کارکەین پرسی کورد بکەینە پرسێکی جیهانی کاری بۆ بکەین لۆبی بۆ بدۆزینەوە بەڵکو زیاتر بە تاکەم حیزبانە کە زۆریش لاوازن ئەگەر بتوانن ئەمانەی لە دەرەوەی وڵات لە ناو هێزی پێشمەرگە و لە ناوخۆی شاکاریگەریان هەبێت ئەمە باشترین ناوەندەکە لە داهاتووە بە نەزەر منە بێ حیزبەکانی تریش بتوانن دڵیان گەورەتر بێ هەم ناوەند و هەم ئەوان و پێکەوە لەسەر ئەم خاڵە هاوبەشانە کە هەیەە کارکەن بۆیە من بە دەستکەوتیە بینم یانە بە کێشەی نابینم کە ئەم چوار حیزبە بۆن هان بەیەکەوە کێشەکە چییە؟ ئەوەی کە لە ناو خۆیان پێشووتر کە جیابوونەتەوە یەکتریان قبول نەکردووە بەڵام ئێستا ناچارن من ئەڵم بزوتنەوەی خەڵکی کوردستان
لە ئێستادا ئیتر ڕێگە بە هیچ جیابوونەوەیک نادا، هیچ جیابوونەوەیک ئیتر مەشروعیەتی نییە لەژێر هەر ناوێکە، لەژێر هەر سیاسەتێکە. بە نەزەر من لەلایەن خەڵکی کوردستانەوەی تر قابل قبول نییە و حیزبەکان ئەمەیان دەرکردووە و بۆیە ناچارن ملکەجی خواستی بزوتنەوەی خەڵکی کوردستان. سازمانی خەواتی کوردستانی ئێران یەکێک لە ئەندامەکانی ئەو ناوەندە بوو، بەڵام هاتە دەرەوە. هۆکاری هاتنە دەرەوەی سازمانی خەبات بۆچی دەگەڕێتەوە؟ یەکی لە مەسەلەکانی سازمانی خەبات کە من بۆ خۆم زۆرێکیانە ناسم، ئینسانگەلێکی زۆر باش و بەڕێزن، ئەوەیە کە خەبات سربەخۆ نییە. خەبات بەداخەوە هەتا ئێستا خۆی بە مەجموعەیە لەو چوارچێوە بینێ کە مجاهدینیش بەهەرحاڵ یەکێک لەو هێزانەیەک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانە کە بەڕاستی زەرەرمەندە بۆ کورد و بەیەکی لە دوژمنانی سەرەکی بە تایبەت لەم چەند ساڵە و لە ئێستادا من پێم وابێ خەڵکی کوردستان مجاهدینی قبول نییە، مجاهدین و کۆماری ئیسلامی لەباری ئیدۆلۆژی ئیسلامی و جیاوازیکی ئەو تۆیان نییە و ئەمە زەرەرمەندەوە. بۆیە خەبات لەم بارەوە یەکێ لە کێشەکان کە هەیبوو من پێم وایە نامۆستەقل بوونی یا ناسەربەخۆیی بوونی تەئسیری بوو لەسەر هەندێ بڕیار و هەندێ هەڵوێستی. واتەوە پێتان وایە هاتنە دەرەوەی خەبات بە قازانجی ناوەندە یان یەکێک لە خەسارەکانی ناوەندە؟ من وەکو ڕای خۆم پێم وایە بوونی لە ناوەندە باش بوو. بەهەرحاڵ ئێمە گەرەکمان بێ یا گەرەکمان نەوێ ئەو جا ئێستا ئێمە لێرە دیاری ناکەین کام حزب چەند دەرسەد خەڵکی لەگەڵە، بەڵام وەکو حزبێک کە هەیە و کەسانگەلێکی خەباتکاریشی تایە، بەڵام من بن بۆ خۆم بە شەخسەن ئەڵم بوونی بە زەرەر نابینم، بوونی بە باشە بینم و خۆزگا بمانتوانیە ئەو تەئسیرەمان هەبووە لەسەر سەربەخۆبوونی خەبات وەک هێزێک بەهەرحاڵ هەرچەند هێزێکی ئیسلامیشە، بەڵام چۆن مەسەلەی کوردی بۆ مهمە لە مەسەلەی کووردا زۆر کراوەیە و خۆی بەهەرحاڵ ئەم حیزبە خۆیشی بەشێک لە بزوتنەوەی خەڵکی کوردستانە بینێ. من بۆ خۆم پێم وایە بوونی باش بوو تاوەی کە نەبێت، نەبوونی بە نەزەر من بە زەرەرە. یەکێک لەو کارانەی کە ناوەندی هاوکاری دەتوانی لە چەند ساڵی ڕابردوودا بیکە بە حکمیەوەی کە ئێستا و چوار لایەنە پێکەوە کار دەکەن، دەبوایە هێز و لانی دیکە شاتوانێ ناو ئەو ناوەندە و کارکرابە بۆ بەرەیەکی کوردستانی. بۆچی تا ئێستاوە نەکراوە؟ بەداخەوە هاودڵ نین خودێ ناوەند. من حەزەکەمەوە وەکو بیرەوەریکی خۆم لە مەسەلەی ژنانە بیگەڕمەوە. ئێمە پێش ناوەندی حزبەکان ئێمە ناوەندی ژنانی ڕۆژهەڵاتماندا مەرزان یادی بەخێر بەڕێستۆی لای قادری کە ئەو کات بەرپرسی کێتی ژنان بوو و ئەو کات منیش لە کوردستان بووم، پێکەوە زۆر چەند ساڵێک ئێمە زۆر هەوڵماندا بە تایبەت لەگەڵ دوو لایەنەکەی تری خۆمان، حزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕشکێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، ئەو داوتم ئێستا ئەوە گۆڕاوە. ئەو کات بەداخەوە تەئسیری بوو لەسەر ڕێکخراوی ژنان و لاوان و هەموو وەک ڕێبەریەکەیان بیریە کردەوە کە نەخێر ئێمە ئەو لایەنە کە ناوی ئەوەیە قبوڵمان نییە، ئەو لایەنە حزبی دموکراتیەوە نەخێر ئێمە یەکێتی ژنان وەک ناوەکەیان وەکو خۆمان و ئێمە لەگەڵیانەدا نانیشین کۆمەڵی شۆڕشکەریان نەخێرەوە کەمینان ئێمە لەگەڵیاندا ئیتا کۆمەڵی کێشە کە لەسەرەوە هاتبوو ژنانیشی گرت بوو. ئێمە زۆر هەڵماندا کە مەسەلەی ژنان جیاوازترە و نابێ ئێمە وا چاوی لێکەین وەلانی کەم ئێمە خۆمان جۆرێتر بە بڕیار بین. بەداخەوە زۆر درێژەی کێشانەمانتانی زوو بە قەناعەتیان گەێنین، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو هەنگاوەمان نا ئەو ڕەچەیەمان شکان و ئێمە توانیمان ناوەندی ژنانی ڕۆژهەڵات پێش لە حزبەکان دامەرزنین و پەیوەندیکی چڕۆپڕمان بوو. جا بۆیە هەر ئەو کاتیش من لە بیرمە کە جارێک پژار داوای کردبوو لە ئێمە کە لەگەڵ ئێمە بۆ 8 مارس پێکەوە هاوکاری بکەین. ئەو کات ئەڵبەت ئێمە هێستێشەر خەبات هەیە لە ناوەندی ژنانی ڕۆژهەڵاتە یانە 5 لایەنەکەیە. بەداخەوە من زۆر هەوڵمدا، یعنی من بە کێشەیەکم نابینی مادام مەسەلەی ژنانە پژار ئەو ژنانیش هاتون خۆیان بە بەشێک لە کێشەی ژنان لە ڕۆژهەڵاتە بینن بۆ نەیانهێنی لەگەڵ یانە کارکەین. هەر ئەو کات ئێمە نەمانتوانی بەهەرحاڵ ئەکسەریەت بڕێتەوە، جایز ئەکسەریەت ئەگەر زۆرینە ئەگەر ڕاست بێ یا هەڵە بێت بەهەرحاڵ لە دیموکراسیەوە زۆرینەیە بڕێتەوە، بۆیە سەرکەوتوو نەبین. لە نێو ناوەندیشە بۆیە وت لە نێو ناوەندیشە هەر هەمان کێشە هەیە، هەتا ئێستا کۆک نین لەسەرەوەی کە مەسەڵەن لەسەر خەبات کە هات و ڕۆی.
لەسەر حزبی کۆمۆنیست کە ئاچەنەوەش بۆ خۆی کۆمەڵی حزبی کۆمۆنیست ڕەنگە هەڵوێستی جۆرێکی تر بێت، نازام لەسەر پژار، لەسەر پارتی ئازادی، لەسەر هەندێک حزبی تریش ڕەنگە هەبن. من پێم وا بێت دڵگەورەی ئەوێت و ئایندەنگەری ئەوێت کە ئەم ناوەندە بەرفراوان بێتەوە، یعنی هەموو لایەنێک کە سەر بە ڕۆژهەڵاتی کوردستانە وتم ئێمە دەرسەد دیاری ناکەین لێرە، کەس نییە براگۆرە یا خۆشکە گۆرە بێت، ئەبێ ئەمانە کۆکەینە دەرخۆیان. بەڵام هەتا ئێستا بەداخەوە ئەوەی کە یەکدەنگ نین لە مەسەلە بە جۆرێک هەست دەکەیت کە ئەوڵێ دەیجا ئەگەر فلانە لایەن ترین جامیژ ئەوە تێ یعنی نەیانتوانی و هەتا ئێستا یەکدەنگی یەکخەڵوێستییان هەبێت بۆ بڕیار بن لەسەرەوە کە بۆ نمونە چەندین خاڵ دیاریکەن وەجا ئەگەر پژاک ئەم خاڵانەی قبوڵە بۆ نمونە ئەتوانێت بێتە ناو ئەم ناوەندە، هەرچەند ڕەنگە مەسەلەی پژاک جیاواز بێ، وتم ئەویش وەک خەبات ئەو پرسیارەی لەسەرە کە چەندە سەر بەخوا. جا بۆ ئێمە بەسم ئەوەیە ئەم ناکۆکیە تا ئێستا نەیتوانیوە کە بەرامبەر بە لایەنەکانی تر و لایەنەکانی تریش بەرامبەر بە ناوەند ئەمەشمان لەبیر نەچێت، یعنی خەتاکە هەر ناوەندیش نییە، لایەنەکانی تریش زۆر جار نەیانتوانیوە بە هەر حاڵ تەئسیرکەنە سەر ناوەند و ئەم دەستکەوتە ئەگەر چی بچووکیشە بەهێزی بکەن. باشە لە بابەتەکانی پێشتردا باسە لەوە کرد کە چوار لایەنی ناوەند ئەگەر پێکەوە کار دەکەن بەڵام لە دەرەوە بەجیا کاری سیاسی دەکەن و یەکێک لە خاڵە لاوازەکانێتی. بۆ نمونێ ئێمە دەبینین ڕێبەری کۆمەڵەی شۆڕژجەر لە شورایەک بەشدارە بە ناوی شورای گوزار بەتەنیا ناوەند هیچ دەورێکی نییە. یان حزبی دموکراتی کوردستانی ئێران چالاکیەکی باڵێن سیاسی نظامی ڕادەگەێنێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی ڕاستان کە بە ناوی حزبی دموکراتی کوردستان ئێران تەواو بوو. بۆچی ئەم چوار لایەنە ساغ نابنەوە لەسەر هەندێک پرسی نیشتمانی، هەندێک بابەت گفتوگۆ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری، پرسی پێشمەرگە، هێزی نیشتمانی، بابەتی میدیا، یعنی ئەوەندە بابەتێکی گرانەکە ناتوانن ئەو چوار لایەنە پێکەوە لەسەر و بابەتانە ڕێک بکەون؟ من پێم وایە گرانە، بێگومان گرانە، لەبەرەوەی تا ئێستاش وتم نەیانتوانیوە بگەن بەو قەناعەتە. ئەویش ئەوەیە کە مەسەڵەن بۆ نمونێ کۆمەڵی زەحمەتکێشان و تومانە ناچینە ناو هیچ بەرەیەکی ئێرانیەوە ئەگەر مەسەلەی کوردی قبوڵ نەبێت و دان بە مافەکانی گەلی کوردانەنێ. ئەمە زۆر گرنگە، بەهەرحاڵ تۆ ئەگەر واردی بەرەیەک ئەبێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەبێ ئەو مەرجێ بۆ دانیت کە نەبێت بۆ چاوە تواشاتکە کە بێت لە هێز و تانسیلی تۆ ئستفادە کات کە وەربگرێ بۆ بەهێزبوونی خۆی. چۆن ئۆپۆزیسیۆنی ئێرانی من بۆ خۆم بڕوام لەسەرەوەیە کە هیچ نییە، لاوازە، تەنیا لە دەرەوەی وڵات ئەگەر ناوێک هەبێت هەرچەند ئەوتم مەسەلەی مجاهدین یا سەڵتانەت تەڵەبەکانی ژەوانە بۆ خۆیان کێشەگەلێکی زۆر تایبەتن و ئەویش مەسەلەیەکی ترە. بۆی باقی ئۆپۆزیسیۆنی لاوازە نییە، بۆیە ناکرێت لە هێزی خەڵکی کوردستان و ئەحزابی کەڵ وەربگرێت بەڵام دان بەوەدا نەنێت وەرکات پێ خۆش بێت وەک ڕژیمە داگیرکەرەکان بەهەرحاڵ مامەڵەت لەگەڵاکە. بەڵام کۆمەڵی شۆڕشکە لەمەدا هەڵوێستی جۆرێترە، سیاسەتی جۆرێترە و بەداخەوە دیومانە زۆر جار چوەتە ناو هەندێ ناوەند و هەندێ بەرەوە کە ئەمە بۆ خۆی جێگەی کێشە، جێگەی ناکۆکیە، چۆن لەسەر مەسەلەی کورد ئەبینین زۆر جار ئێمە ئەو شوێنانە یا ئەو ناوەندانە ئەو بەرانە کە کۆمەڵی شۆڕشکە لە ناویدا بەشدار بووە کۆمەڵێک قسە لەسەریان هەیە کە ئەمانە بەو شێوەیە کە ئەبێ کورد بە ڕسمی بناسن مەسەلەی کورد بزافی خەڵکی کوردستان دوای 40 ساڵ مبارەزە حداقل ئەم بەشەی لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بۆیە ئەوە بۆ خۆی کێشەیەکە کە کۆمەڵی شۆڕشکەر هەیەتی یا ئەوەی کە ڕاستانی حزبی دموکرات بە نەزەر من ئەگەر ئەیانەوێت یا ئەگەر ئەمانەوێت منیش خۆم گیان نەکەمەوە وەک بەشێک لەو حزبە تەنیا ڕێگە ئەوەیە بۆ بەهێزبوونی ناوەند، بۆ ئەوەی هیوا و ئومێد بەهەرحاڵ جارێکی تر زیاتر لە جاران زیندووکەینەوە لە ناو بزوتنەوەی خەڵکی کوردستان و خەڵکە، بۆ ئەوەی تەئسیرمان هەبێ لە داهاتووە لە هەر ئەگەرێک لە هەر ڕووداوێکدا کە پێشبینی نەکراوە ئێمە لە ناوچەیەکی ئاڵۆز دەین کە ئەبینین هەر ڕۆژە و یا هەر ساڵە و یانە ڕووداوەکان ئەوەندە خێران کە تۆ زۆر جار فۆرسەتی ئەوەت پێ نادرێت کە بیرکەیتەوە
بۆیە چەندە هێزەکانی ڕۆژهەڵات ئامادە. منەڵم هەتا ئێستا ئەگەر ڕخنێک لەسەر حزبەکان کە زۆر گرنگە ئەمەیە، ئەم ئامادەگیە لاوازە کافی نییە، بۆیە ئەبێ هاودەنگ بن بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی، ئەبێ ئەمە بیبڕنەوە ناوەند لەگەڵ خۆیانە یەکجار بۆ هەمیشە، ئەبێ هاوهەڵوێست بێن لە خەباتی پێشمەرگانەدا، ناکرێت هەلایەنێ بۆ خۆی بە جۆرێ ئەکرێت، یانێ مەبەستەکەوەیە کە خۆ مەحدودیان ناکەیتەوە چۆن هانە ناوناوەندا، بەڵام ئێمە بۆ هەدەفێک بۆ مەبەستێک خەریکین کارەکەین، لێ ئەم مەبەستە پێویستی بەوەیە هێزی پێشمەرگەی هاوبەش، هەڵوێستی هاوبەش، تاکتیکی هاوبەش و استراتیژی هاوبەشمان هەبێت. یعنی ئەمانە کۆتەکاتەوەی تر مادام ئەمە کۆتەکاتەوە ناکرێت بێخیاڵ بی، بۆیە ئەم ڕەخنەیە لەسەر ناوەند و حزبەکان هەیە کە ئامادەگی تەواویان بۆ هاتنە ئارای هەر ڕووداوێک نییە کە لە حاڵەکە خەڵکی کوردستان هیوایان بە حزبەکانە، بەڵام ئەم هیوایە لە ئامادەگیەکی زیاترە کە بەداخەوە ئامادەگیە منەڵم لاواز. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانی چین؟ چاوەڕوانی ڕەنگە وشەیەکی نازانم بەڵام دروست بێ یان نا، بەڵام کێشەکە ئەوەیە کە لە ئێستادا بەستێن بەو شێوەیە کە ئەبێ ئامادە بێ وەک ساڵی 57 هەتاوی لە کوردستانەوە لەخرە حزبەکان لە ناوەوە بوون، ئەم بەستێنە بەو شێوەیە لە ئێستادا مەبەستمەوەیە کە ئامادە نییە، کۆمەڵێک بربەست و گرفتی گەورە لە بەردەم حزبەکان هەیە. دوژمنەکەی ئێمەی تر ئەو دوژمنەی چند ساڵی ڕابردوو نییە، ناوچەکە دەوروبەرمان بە خواستی خەڵکی کوردستانیش ئیتر ئەوە نییە کە هەر هەمان ئەوەی چند ساڵی ڕابردوو بێ، بۆیە کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لەسەر خودی حزبەکانیش هەر هەمان حزبی چند ساڵی ڕابردوونی، کۆمەڵە 3 بەشە، دموکرات 2 بەشە، کۆمەڵێک هەرە بەرچاو لە کادری هەر لایەنێک دوور کەوتونەتەوە قسەیان هەیە، ڕەخنەیان هەیە، بۆیە نە حزبەکان حزبی 40 ساڵی ڕابردوون، نە بزوتنەوەکە و نە ناوچەکە، بۆیە کۆمەڵێک گۆڕانکاری گەورە و بەرچاو هاتووەتە پێش. منەڵم حزبەکان نەیانتوانیوە لەم گۆڕانکاریە نەتەنیا خۆیان بەهێزکەن بەداخەوەکە دابەشبوونیش دروست بووە، و لە ئێستادا من پێم وایە تەنیا ڕێگە ئەوەیە کە ئەم حزبانە من ناڵم نازان بەڵام چاوەڕوانی تەنیا ڕێگە ئەوەیە کە من ئەڵم هیچ هێزێکیش بە تەنیا ناتوانێت لە ئێستادا کار بکە، تەواو بوو، یانێ دەورانی تاک حزبی و تاکڕەوی تەواو بووە، ئیمکانیشی نییە، چۆن تۆ ئەگەر لە ناو کوردستان نابووای حزبێکی دەسەڵاتدار بی، ئێستا پارتی و یەکێتی مەسەلەیان کامڵان جیاوازە، هێشتا ئەوانش ناتوانن بە تاک کێشەیان هەرێستا کێشەیان هەیە کە بە تاک بڕیارەدەن، بە تاک هەڵوێست دەگرن، بە تاک ئەچنە پێشەوە، چه بگا بە ئێمە کە ئۆپۆزیسیۆنی. بۆیە منەڵم چاوەڕوانی هیچ نین، تەنیا ئەوەیە کە ئەبێ شوکێ بە خۆیان واردکەن، یا ئەم شوکە نازانم کادروان دامانی خەڵکی کوردستان پێ واردکەن و ئەبێ بێنەوە بە خۆیانە کە بە هاوفکری بە یەکگرتووی زمانی ئەتواتانی کەڵکیش بگریت، چۆن ئێمە باوەڕمان بە هێزی جەماوەر هەیە، بەڵام هێزی جەماوەر تەنیا لە ئێستادا ڕەنگە نەتوانێت جواوگوو بێت لە بەرامبەر ڕژێمێکی دەڕەندا، پس هێزی نێونەتەوەیش دەوێت تەنیا بە هاودەنگی ئێمە ئەتوانین هێزی جەماوەر بەدەست بێنین و لە پاڵیشیا سەرنجی نێونەتەوەیەکە بۆ لای ئەم بزوتنەوەی ڕاکێشین، تەنیا ئەمە ئیمکانی هەیە، بۆیە ئیتر نازانم ڕەنگە چاوەڕوانیەکە زیاترەوە بێ چە ڕووداوێت بێتە پێشەوە و حزبەکان ئایا ئەتوانن هەمان حزبەکانی ساڵی 57 بێ، ئەکرێوا بێت ئەم چاوەڕوانی هەبێت. منەڵم بێگومان ئەگەر هەر ڕووداوێ لە ئێرانە بێتە پێشەوە، نە حزبەکان و نە ڕووداوەکان و نە خودێ بزافەکە ئەوەی 40 ساڵ ڕابردووە، بۆیە پێویستی بە بازبینی بە خوێندنەوەیکی تازە و تەنانەت لەباری چەک و ئەبزاری هێزی پێشمەرگەیشەوە من پێم وایە پێویستی بەوەیە کە ئەم هێزی پێشمەرگەیە ناتوانێت ئیتر بەو کڵاشەی کە سەردەمێک
گەورەترین حەماسەی خولقان ئێستا بخولقێنێ پێویستی هەتا بەوەیش زۆر باشە بەڵام جیاوازیەک بەدی دەکرێت ئێستا لەگەڵ سەردەمی شۆڕشی گەلانی ئێران ساڵی 57 کە ئەو سەردەم دوو حیزب هەبوو کۆمەڵ و دیموکرات بەڵام ئێستا جیا لە کۆمەڵ و دیموکراتەکان چەند حیزبی دیکەشن کە دروشمیان استراتیژیان سەربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە جیا لە پەژاک کە شاخەی پەکەکەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان حضوری ئەو هێزانەی دیکە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چەندە لە بەرژەوەندی و لە بەرژەوەندی بزوتنەوەی گەلی کورد و پرۆسەی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستاندایە من وتم هەروە کە حزبەکان ئاڵۆگۆڕیان بەسەرهاتووە بزوتنەوە کۆمەڵگەی کوردستانیش ئاڵۆگۆڕی بەسەرا هاتووە فرە حزبی بەهەرحاڵ یەکێ لە نیشانەکانی ئەوەیە کە گۆڕانی کۆمەڵگایەوە خواستەکان مەیلە جیاوازەکان لەناو خەڵکی کوردستانیشە وەک هەر بەشێکی تر لە جیهانە بەهەرحاڵ جیاوازە و ئێمە ئەبێ ئەمە بەڕەسمی بناسین و ئەم فرە حزبیە یا فرە بیرکردنەوە فرە ئیدۆلۆژیە من بە زەرەری نابینم بە مەرجێک کە بمان هەوێت ئەو ئستراتیژیە هاوبەشە خاڵە هاوبەشەکان بتوانین لە دۆریا کۆبینەوە و ئەمە نەبێتە جێکێشە زۆر ئاساییە لایەنێ ئیسلامی بێت لایەنێ چەپ بێت لایەنێ نازانم ڕاست بێت ئەسڵ کێشەکە لێراوە نییە هەموویان خاڵی هاوبەشیان هەیە ئەم خاڵە هاوبەشە ئەوەندە بەهێزە کە ڕێگر بێ لەوەی کە ئەوانەی تر ببێ بە جێکێشە چۆن تۆ حزبێکی ئۆپۆزیسیۆنی و خەریکی خەباتەکەیت ئەوە نییە کە لە دەسەڵاتە بێت ئەوە لە داهاتووە ئەگەر ئێمە دەسەڵاتمان هەبێ حزبەکان و لە داهاتووە بەهەرحاڵ ئەو مەجالەیە ئەو فۆرسەتە لە پرۆسەیەکی دموکراسیە ئەتوانن ئەزمۆنی کەن کە کێ زیاترین دەنگ تێرێ جا بۆیە من پێم وایە فرە حزبی ئەسڵەن کێشە نییە گرنگ ئەوەیە بەتایبەت ئەو حزبانەی کە ئیدعاکەن و ئەزمۆنیان هەیە و زیاتر بۆیە من تاکیدم لەسەر کۆمەڵ و دموکراتە ئەبێ بتوانن ئەم حزبانە لە دۆری خۆیان لە ناوەندا کۆکەنەوە و پێکەوە بەهەرحاڵ بۆ استراتیژیکی هاوبەش بەرنامە و گەڵاڵی هاوبەشدا ڕێژن و هەنگاوی هاوبەش بن تەنیا ڕێگە ئەوەیە ئەگەر گۆڕانکاریەک لە ئێران ڕوو بدا و ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە و حیزبەکان بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان بەو دۆخی کە ئێستا حیزبەکان تێدان بەو نایەکگرتوویە کە پیانەوە بەدی دەکرێت چ ڕوو دەدا لە داهاتوو ئەمە زۆر جار جێگەی نەگەرانی هەموو لامانە زۆر جار کە بیرەکەیتەوە بەتایبەت وتم کە ئەزمۆنی باشووریش ئەبێنیت لانیکەم ئەوان بە دوو حزبی سەرەکیەوە زیاد هاتنەوە بەڵام ئێمە چی ئەمە کۆمەڵێک پرسیار و نیگەرانی و سترس لە نێوان هەمومان نێوان هەر تاکێک دروستەکە هەم خەڵکی کوردستان هەم حزبەکان خۆیشیان بێگومان جێگەی نیگەرانیە وتیشم من لە قسەکانیشمان باسم کرد و بێگومان ناتوانین بەم پرژ و بڵاویە بەم نایەکگرتوویە ئێمە ڕووکەینەوە ڕۆژهەڵاتی کوردستان یانێ تەنیا ڕێگە ئەوەیە ئەگەر حزبەکان بەڕاستی لە ئێستا نێنەوە بە خۆیانە وتم پێداچوونەوە بە خۆیان نەکەن ئەوە لە داهاتووە هەمومان چە بزوتنەوەی کورد بەگشتی خەڵکی کوردستان و چە حزبەکان زەرێکی قورس دەکەین چۆن ئەم نایەکگرتوویە لە بەرامبەر دشمنی هاراکەوە کۆماری ئیسلامی وەکەوەی کە ئێمە لە منتەقەیەکیان خۆ تەنیا جمهوری ئیسلامی کە ئێمە لەگەڵ یا دشمنی تۆ لەگەڵ تورکیە ڕوبەڕووی لەگەڵ بلاخرا عێراق و سووریە ڕوبەڕووی لەگەڵ ئەو هێزانەی کە بەرحاڵ لایەنگەری ئەمانن و هاو استراتیژی ئەمانن تۆ چیەکەی لەگەڵ ئەمانە یعنی کورد تۆ تواشا کە ئێمە ڕۆژاوامان دیتر ڕۆژاوا لە دنیای ئەمڕۆدا کە بلەخرە میدیا هەبوو وەک ساڵی 57 نەبوو کە زۆر ڕووداوی گرن لە ڕۆژهەڵاتی کوردستانە ڕوویدا کە بەداخەوە لە بەر نەبوونی میدیا و ئەو سەردەمەی وەک ئێستا نەبوو زۆری لە بێدەنیە تێپەڕی بەڵام بەوەی شەوە ڕۆژاوا بزانە چی بەسەر هات لەکوێنا پشتیان چۆڵ کرد لەکوێنا بەرحاڵ ئەمریکا رووسیا هەر کامێکیان لە قازانجی خۆیانە لەکوێنا کایەیان کرد بەمانە بەڵام خۆ ئێرادەی خەڵکی کورد گرنگ بوو لە ڕۆژاوای تر و یەکپارچەی حزبەکەش گرنگ بوو بۆیە ڕۆژهەڵات زۆر تایبەتی ترە ڕۆژهەڵات خاوەنی ئەزمونێکە و لە ئەین حاڵیشە 40 ساڵ دەسەڵاتداری کۆماری ئیسلامی و ئەو ئاژاوانەی کە لە مناڵە من خۆم زۆر جار وتومە
کە هاتووە کەڵکی لێ وەرگردووە لەناو کوردستانە لەناو بەشە جیاوازەکانە کرماشان ئیلام نازام ئەو بەشەکەی تری کە لەگەڵ تورکە تێکەڵاوە ئەم بەشەکەی تری کە شیعەیە لە هەموو ئەم ئەبزارانە کەڵکی وەرگردووە کە خۆی لەناو خۆیان دژایەتی دروست بکە بەڵام بەگشت ئەم کێشانە و کە ئەڵم ئەم گیر و گرفتانە هەیە ئەوە حزبەکان ناتوانن بەم نائامادەیە بچنەوە ئەگەر بەمە بچنەوە بێگومان تووشی کێشەیەکی هەرە گەورابی ئەویش ئەوەیە هیوادارم کە خەڵک ناچاریان کە ئەو کات کە ئەوە تۆزە ڕەنگە درەنگ بێت و درەنگ کۆمان کاتەوە کە زوو خۆیان کۆکەنەوە بەهەرحاڵ بە کۆدەنگی هەمەوە بنن تەنیا ڕێگە ئەوەیە لە ئێستادا وتیشم جارێتە تاکی دەکەمەوە لەسەر ئەو دوو هێزە گرنگە کۆمەڵە و دموکرات ئەم پەنجلایەنە من بەحث کۆمۆنیستیشی وەڵام ئەبێ بتوانن کاری هاوبەشکن ئەگەر ئەوە نەکەن ناتوانن ئیدعای ئەوەیان بێت کە بەهەرحاڵ حزبی پێشڕەوی کۆمەڵگە تەنیا ڕێگە ئەوەیە کە لە ئێستادا بەرنامەی هاوبەشیان هەبێت بۆ ئستراتیژی و تەنان گفتمانی هاوبەشیان هەبێت زۆر گرنگە ئێمە گفتمانی هاوبەشمان بێت لە چارەسەرکردنی مەسەلەی کورد ڕوو بە دژمن ڕوو بە دەرەوەی خۆمان پاش ئەگەر هەموو لایەک وەک جەناب داگاداری ئەو مەترسیانە بن بۆ داهاتوو بۆ کار ناکەن بۆ ئەو یەکگرتووی کە باسی لێوە دەکەین هەموویان ئاگادارن هیچ تاکێک نییە ئەوەی کە بێگومان هەموویان تەجروبەیان لە من زیاتر ئەوەی کە لە ڕێبەری حیزبەکانە ئەو مەترسیانە باشە زانن ئەزمموی باشیان هەیە لەم بارەوە بەداخەوە ئەڵم ئەم ئیرادە گرنگە کە تۆ ئیرادە بکەی بۆ ئەوە هەنگاوێ بنی و هەندێ چاوپۆشی کەیت لە بەرژەوەندیە حزبیەکان و تاکە کەسیەکان من ئەڵم ئەمە لاوازە حتا ئەم ئێرادە لەنێو ڕێبەرانی کووردا دروست نەبێت کە چاوپۆشیکەن لە بەرژەوەندی تاکە کەسی و حزبی بۆ بەرژەوەندیکی گەورەتر کە خەڵکە من پێم وابێ هیچی تناکە هەمومان باشە زانین بەڵام کێ ئەتوانێت ئەم ئێرادا و ئەم هەنگاوە گەورە بنێ من پێم وایە ئەوە ئەیباتەوە جا ئەوە تاکێکە یا حزبێکە باسی و ئیرادەیەت کرد مەسەلەن بۆ نمونەگەر باسی بکەین کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان ئامادەیە چاوپۆشی لەو بەرژەوەندی حزبیانە بێنێت تێکەڵ بە کۆمەڵی شۆڕجێر بێتەوە نازام تێکەڵبوون ئەزانین چۆنە تێکەڵبوون کۆمەڵێک وتم لەم چەند ساڵە ئێمە کۆمەڵێک جیاوازی دروست بووە لە نێوانمانە بەڵام ئەگەر قەرارە ئێمە لەگەڵ کۆمەڵی شۆڕشکەر یەک بگرینەوە بێگومان ئەبێ هەردوو لامان نەتەنیا کۆمەڵی زەحمەتکێشان منەوە بەدەستکەوت نبینم چۆن ئەگە قەرارە تەنیا کۆمەڵی زەحمەتکێشان وازدێن خۆی بێن لەگەڵ کۆمەڵی شۆڕشکەر ئەوە ڕەنگە وەک لایەنێک بەڵام دواتر سەر هەڵەداتەوە ئەو من زیاتر مەبەستەکەم لە چوارچێوەی ناوەندی حزبەکانە کە بۆ استراتیژی کوردە بەڵام کە تێتە مەسەلە حزبیەکە ئەگەر ئەمە دیسانەوە سەر هەڵەداتەوە بەڵام ئەگە قەرار بێ لە پێناو بەرژەوەندیکی گەورەتر ئێمە کارکەین بێگومانە بێ هەردوو لامان چاوپۆشی لە بەرژەوەندی تاکە کەسی خۆمان بێنین و بەرژەوەندی حزبیش بەڵکو زیاتر ئەوەی کە هەدەفە بۆ بەرژەوەندیکی گشتی من پێم وایە کۆمەڵی زەحمەتکێشان ئەو زەرفیەتەی تایە پێشتریژە لام ئامادەگی کردووە و هیوادارم لە ئێستەیشا دیسانەوە زەرفیەتەمان بێت زۆر سپاس لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە دوو خولەکمان بەردەستە ئەگەر لەسەر کۆی گفتوگۆکە تێبینیە کە یان قسەیەک ماوە بۆ حیزبەکان بۆ پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بفەرموو سپاس بۆیەوە من لە کۆتاییە تەنیاوەڵم کە ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە یەکگرتووی بە گوتاری هاوبەشە و جارێکی تر تاکی دەکەمەوە کە لە ئێستادا ئەبێ ئیرادەیەک لە نێو سەرکردە و حیزبەکانی ئێمە دروست بێت و بە ئاسوویەکی ڕوون گوتارێکی هاوبەش استراتیژیکی هاوبەش هەنگاو بنن تا بتوانن بەرحاڵ لە داهاتووی کوردستانە کاریگەر بن و بتوانن ئەم خەباتە دوور و درێژە کە هەزاران قوربانی داوە و هەر ئەیدا بتوانێت بە سەرنجام بگەێنێ. خەت فەریبە محەممەدی ئەندامی دەستی کارژێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان زۆر سپاس بۆ بەشداری لە گفتوگۆ. سپاس بۆ ئێوەش کاک جەماڵی بەڕێز.